خۆشەویستان سڵاوتان لەبێت من ئەمڕۆ لەم باخەجوانەوە لەگەڵتانم بڕگەیەکتان پێشکەشەکەم لەگەڵ میوانێکی خۆشەویست کە باس ئەکەین لە شێوازی ڕازاندنەوە و دیکۆڕیشنی باخێکی هاوشێوەی ئەمە. جا ئێمە عادەتەن خۆمان وا فێر بووین کە ئەم باخانە لە وەرزی هاوینا بەکاربێنین، حەزەکەین کە کەشێکی فێنک کەشێکی ئاراممان پێبەخشێ. بەڵام من ئەمڕۆ بۆیە لە وەرزی پاییزا هەوڵمداوە کە ئەم بڕگەیە تۆمار بکەم تاوەکو ئەگەر هەر یەکێک لە ئێمە باخێکی هاوشێوەی ئەمەمان هەبێ تەنها لە وەرزی هاوینا سوودی لێ نەبینین، بەڵکو بتوانین کە لە تەواوی وەرزەکانە سوود لەم باخە ببینین و هەروەها دیکۆڕیشنی جیاوازی بۆ بکەین بە پێی وەرزەکان. ئێستا ئەم دیکۆڕیشنی کە کراوە لەگەڵ وەرزی پاییزا گونجانێکی تەواوی هەیە. جا من دواتر ئەچمە لای میوانە خۆشەویستەکەم کە بە شێوازێکی ورد باس لەوە ئەکەین کە ئەگەر باخێکی هاوشێوەی ئەومان هەبێ پێشتر لە وەرزی هاوینا بەکارمان هێنا بێت چۆن دووبارە بتوانین لە وەرزی پاییز و لە وەرزی سەرمایە بە دیکۆرێکی تازەوە سوودی لێ ببینینەوە. لەگەڵمان بن، لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاترەکەین. جا بۆ ئەوەی کە لەسەر ئەو بابەتە گفتوگۆ بکەین کە چۆن دیزایانی شوێنێکی ئاوا بکەین، میوانێکی خۆشەویستمان لەگەڵە کە خۆیان دیزاینەرن. ئەو میوانەشم خات و شۆخ شێروانە کە ئێستا لەگەڵم ئامادەیە کۆمەڵێک پرسیاری لێ ئەەکەین، کۆمەڵێک زانیاریمان پێدا تاوە کۆریەکێک لە ئێوە ئەگەر باخێکتان هەیە لە ماڵەوە ئەمە دەکەم کە بینەری بڕگەکە بوون بتوان سوودی لێ ببینن. سەرەتا با چۆن چاکێکی خات و شۆخ بکەم و دواتر دەستەکەین با گفتوگۆکردن. خات و شۆخ سڵاو لێبێت و ئەم کاتت باش. زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ ئەم دەرفەتت بە ئێمە بەخشی تاوەکو بتوانین کۆمەڵێک گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین. با هەر پرسیاری یەکەم لۆ دەست پێ بکەم، ئەگەر باخێکی هاوشێوەی ئەم باخەمان هەبێت ئێمە چۆن و بە چه شێوازێک بتوانین سوودی لێ ببینین بۆ هەر چوار وەرزەکەی ساڵ، تەنها لە وەرزی هاوینا نەبێت کە حەز بکەین کەشێکی فێنکی هەبێ، ئەگەر گوێمان لە خوڕەخوڕێکی ئاوێکی ئەم هاوشێوەی ئەم ئاوە بێت تەنها بۆ وەرزی هاوین نەبێ، بەڵکو بتوانین لە وەرزە ساردەکانیشە سوود لەم بابەتە ببینین. بەخێربی ئەژینگیان زۆر خۆشحاڵم کە ئەم بەرگەیە بەیەکەوە پێشکەشەکەین. زۆر دەمێکەیە حەزم لێ بوو بڕگەیەکی لەم جۆرە باس بکەین و کە خزمەتیش بە خەڵک بگەێنێ کە بە چەند شتێکی زۆر ئاسان بتوانین باز لەوە بکەین کە چۆن باخ و باخاتەکانیان بەکاربێنن. طبعاً پێشەم و شتێوەکو پیشەکەم باسی یەکەم کە دیزایانی دەرەوەی ماڵیش بە هەمان شێوە باخ و باخات چەند گرنگێکی خۆی هەیە لە دیزاینە و لە ژیانی تەلارسازیشە. طبعاً لاندسکیپ دیزاین خۆی بەشێکی زۆر گرنگی دیزایانی تەلارسازیە. لە هەمان کاتیشە چونکە دیزایانی دەرەوە ڕەبتە بە سروشتەوانێ، سروشتیش کاریگەریەکی زۆر زۆر ڕاستەوخۆی هەیە لەگەڵ دیزایانی ناوەوە هەر جۆرە دیزاینێکی تریش بێت. بێجگەلەوەی چونکە بەدڵیاییەوە هەموو ئێمە ئیلهامەکانمان لە سروشتی دەرەوەوانێ وەرەگرین، لەو سروشتە جوانەی کە لە شاخا بێ، لە سەوزاییەکانە بێ، چ لە ڕووی فۆرمۆ بێ یاخود لە ڕووی ئەلوانەکانەوە بێت. هەروەها ئەگەر باسیەوەش بکەین کە کاریگەری دیزاین لەسەر هەر چوار وەرزەکە کە چۆن بتوانین باخەکانمان بەکاربێنین. طبعاً هەر وەرزە و ناسنامە و پێناسنامەیەکی خۆی هەیە بە تایبەت لە دیزاینە. هەر وەرزە و کۆمەڵە ئەلوان جیای ئەکاتەوانەیە، کۆمەڵێک شتی تایبەت بە خۆی جای ئەکاتەوە. بۆ نمونە ئێمە هەرم باخە لە وەرزی بەهار و هاوینە کارترین شت ئەو جۆلانەیە کە لەسەری دانیشت بووین بەرگێکی ترمان بۆ بەکارهێنا بوو کە کۆمەڵێ ڕەنگی کراوە چر و زەقتر و گوڵێکی بەهار و بزەڵێت شتێکی فێنکترمان بەکارهێنا بوو. بەڵام لەم وەرزەیە پێمان باش بۆ بیگۆڕین بە کۆمەڵێ ڕەنگی ئارامتر، تۆزێک ماتیەکی پێوە دیار بێت، چکۆکو خۆمان نەزانین ڕەنی پاییز واتە ڕەنە ماتەکان، ڕەنی زیرەی و خەنەی و ئیتر ئەم ڕەنگانەی کە خۆیان لە وەرزەکانی ترابوون نە پرتەقاڵین زەردن، بەڵام لەم وەرزەیە ماتیەک ئەیانگرێ و ئەبن بەم ڕەنانە. ئیتر ئێمە لەم بڕگایە پێمان خۆش بوو ئەو ڕەنگە سەرەکیانەی پاییز بەکار نەهێنین، بە جۆرێکی تر بەکاری بێنین ڕەنگەکانمان کە زیاتر بینەرانمان ببینن تەنها ڕەنی پاییز بێت زیرەی و پرتەقاڵی و خەنەیی نییە، بەڵکو توانین بە تێکەڵکردنیان لەگەڵ ڕەنگی ترە هەمان لەمسەی پاییز بەدەست بێنین و هەمان ئارامی و باتێ.
چونکە لە ئەخیرا ئێمە ئەوەی کە زۆر گرنگە بەدەستی بێنین لە پاییزە ماتی ئەلوانەکەیەتی یاخود کۆمەڵێک بەشە کە هەمانە بۆ نمونە بەکارهێنانی سەبەتەی پوش و یاخود کۆمەڵێک گوڵی تایبەت بە وەرزە هەیە هەر وەرزە و ئتر خۆمانەزانین کۆمەڵێک گوڵی تایبەت بە خۆی هەیە گوڵی داودیمان هەیە کە زۆر جوانە لە پاییزە و هەستێکی تەواو پاییزەت ئااتێ بۆی بەم شێوەیە ئەمە ئەم ڕەنگانەمان ئەوا دابەش کردووە و فۆرمەکانمان بەم جۆرە دابەش کردووە جا شۆخ ئێستا ئێمە باسی ئەم بەشە ئەکەین کە ئێستا لێرە دانیشتوین بگومان ئەمڕۆ تۆ ئەرکی کێشاوە کۆمەڵێک شوێنی جاجات بۆ ئێمە ڕازانۆتەوە لە هەر شوێنیان و دواتر گفتوگۆ ئەەکەین لەسەری کە بۆ چۆنچۆنی بەکاری بێنین بەڵام سەرەتا بە لێرەوە دەست پێ بکەین کە ڕازانەوەت بۆ کردووە حوزێکی ئاوی جوان بە بەنگێکی خۆشەوە لە تەنیشتمانایە مێزێک لەم ناوەڕاستە و ئەم جۆلانە و کورسیانە چۆنچۆنی ڕێخستن بۆ ڕەنگەکان و هەروە بۆ پارچەکانی کە لێرە دانراوە چۆنچۆنی ڕێخستنی بۆ بکرێت و بەدەر لەوەش چۆن بتوانین کە ئەو شتانەی کە لە نێو ماڵەکانی خۆمانە هەمانە پێشتر لە شوێنێکی تری ناو ماڵەکەیە بەکارمان هێناوە دووبارە بتوانین لە ناو باخەکە سوودی لێ ببینین بەکاری بێنینەوە یەکسەر فڕی نین بڵین ئەمە بە کەڵتمان نەماوە وتر زۆر دەمێکە بەکاری ئێن واتە بەستەکەی من ئەوەیە لە کاتی دیزاینکردن یا خودی کۆرکردنی باخەکەمانە پێچوویەکی زۆری نەوێ خەرجیەکی زۆری نەوێ بەڵکو بتوانین ئەو شتانەی کە هەر لە نێو ماڵەکانی خۆمانە هەیە دووبارە بەکاری بهێنینەوە طبعا ئەژینگیان وەکو بینی دەمە دانیشتێکی عسرانەیە زۆر کەشێکی ئارامیەوە بم باخە و لە کاتێکیشە وەک خۆتەڵی کولفێکی ئەوەی تێنەچووە لە زۆرینی ماڵە ئەم جۆلانەیە هەیە بە سادەترین شت ئەتوانی تۆ بە چەرچەفێک کە ئەکیدم زۆر نێماڵ ئەنواع چەرچەفیان هەیە لە ڕانێکی پاییزە و نزیک بێت بەکاری بێنیت بەبێەوەی کولفەیەکی واشی تێچی بەبێەوەی چەند بەرگە جۆلانەیەکیشە هەبێت ئەتوانیت هەر بە سادەی ساکاری پێوەی پیابیت و لەمسەیەکی خۆش دەیاتێ هەستێکی خۆش دەیاتێ لە عینی کاتە چ گۆشەیەک هەبێت لە ماڵەکە تا لەو ڕەنگەوە نزیک بێ بۆ نمونە من ئەوەی کە لە بەردەستما بوو هەروەها ئەوەی کە مەبەستیشم وەکو پێشتر باسم کرد ئەم ڕەنگەم بەکارهێناوە لەبەری مەبەستم بووە کە پیشانتانی بەم ڕەنێکی نیلی لەگەڵ ئەم زەردە خەردەلیە چۆنی لەگەڵ پاییزە ئەتوانین بیگونجێنین و هەروەها چۆنی لەگەڵ ڕێژەیەک تێکەڵکردنی بۆ ئەەکەین لەگەڵ ڕەنگەکانی چواردەوریا بەرمونە من دوو گۆشەکەم کردووە بە ئەو ڕەنە نیلی و خەردەلیە کە نیلیەکی ماتە لەگەڵ پاییزە زۆر ئەگونجێت و بە هەمان شێوە چەرچەفێکی هادی ئۆفوایتم لەگەڵا بەکارهێناوە باشان چواردەورەکەی ئیتر سەبەتەی زۆرمان هەیە لە ماڵە سەبەتەی پوش ئەتوانی ئەم سەبەتە پوشانە بەکاربێنیتەوە گوڵ و گوڵزارەکانتی تێ بکەیت چرای بچووک و جوان هەیە لەم لاو لەو لادای بنەی لەگەڵ سەبەتەکەتە لەمسەیەکی زۆر خۆشتەیاتێ ئەگەر جۆلانەیەکیشە هەیە زۆر ماڵ هەیە ئەو جۆلانەیە خڕانە لە ناو ژووری شا بەکارێنن دەتوانین لە وەرزی پاییزا بێنیتە دەرەوە جەوێکی لێوەرگریت لەگەڵ باقی ئەو جۆلانێ و شتەکانی تراکە هەتا بیگونجێنیت یاخود ئەگەر مێزی قاوە لە هەموو ماڵێکە هەیە ئەتوانین لە وەرزە بەکاری بێنی بهێنتە دەرەوانەیە عسران بەکاری ئەهێنیت و جەوێکی خۆشی شتەیە تر هەرچی تێ لەگەڵیە هەموو خێزانەکە کۆ ئەکاتەوە کە بەماندوێتی لە ئیژێنەوە زۆر هەستێکی خۆشتەیاتێ بەشتی زۆر ساکار و سادە یاخود هەموو ماڵە فەرشێکی پچکۆلی تایە کە هەروە کوڕاخەرێک وایە و بەمەرجێ ڕەنگەکەی بگونجێ لەگەڵ وەرزەکەیە زۆر بە ئاسانی ساکاری ئەتوانین بەکاری بێن. باشە ئێستا ئێمە شوێنەکەمان گۆڕی ئەمە مێزێکی بچووکترە دانراوە لەگەڵ دوو کورسی و کۆمەڵێک سادەترە ئەتوانین بڵین شتەکانی کە دانراوە لەسەری لە چ کاتێکە ئەتوانین بەم شێوازە ڕازانەوەکە بۆ باخەکانی خۆمان بکەین. ئەم مێزە خنجلێمان لەم بەشەی تری باخەکەیە چەند مەرامێکی هەیە و بە چەند جۆرە ئەتوانین سوودی لێ بینین. ئەگەر بۆ منە لە هەنە کاتە ئێمە ئەو بەشەی تری دانیشتنەکەمان ئامادە نەبێ میواننارێکی زۆرمان نەبێت هەر دوو کەسی دیان بماندوێتی یەیتوانێت ئەم مێزە ئامادەیە و بە شێوەیەکی زۆر سادە و ساکار بە خێراترین کات ئامادابێ بۆت قاوەیەکی لەسەر بخۆیتەوە خۆ ئارام بکەیتەوانەیە بۆ شێوەیە سوودی لێ بینی یاخود بە شێوەیەکی تر ئەگەر بە پێچەوانەوە زۆر قەرەباڵغ بوویت ئەو بەشەی تری باخەکە کافی نەبوو ئەتوانی ئەم بەشەش لێرە سوودی لێ ببینیت و کۆمەڵە کەسی تر لەم بەشەشە
ئیسفادەی لێ بکەن و بەکاری بێنن یاخود ئەگەر کەسێکی تر هەبێت بەم شێوەیە باخەکەی گەورە نەبێت باخێکی خەنجیری بچکۆلەی هەبێت مێزێکی زۆر ناسک و بچووکە ئەتوانێت لە هەر سوچێکی ماڵەکە تا بێ حوشەکە تا بێ بەکاری بێنیت و بەبێەوەی شوێنیش بگرێ و لە هەمان کاتیشە سوودی لێ ئەبێنیت بۆ ئەمەش ئەتوانیت سەرچەفێکی زۆر سادە و ساکار کە لە زۆر ماڵە ئەم جۆرە سەرچەفانە هەیە بەبێەوەی ئەگەر خەسارتان نەکردیان نەتان فەوتان بێ ئەتوان لە وەرزی پاییزە بەکاری بێننەوانێ و بە هەمان شێوە ڕەنگێکی هادەئی بەخشیوە بە باخەکەش و هەروەها ئارامێکی تایبەتریشە بەخۆت ببینی ئەم ڕەنگە. ئێستا لە دەواازەی حوشەکەەوە ئیتر کە داخلی ژوورەوە ئەبێت لێرە دوو ئەشکەوتی جوان ئەبینین کە بەدەستکردە دروست کراوە کۆمەڵێک لە سەوزایی جوانیش ئەبینین و بە هەمان شێوە دوو شوێنی کەوێک و تێرێکی ژەبینین کە دوو قەفەزیان هەیە لەگەڵ ئەوەیە وردە وردە داخلی ئێرە ئەبین کە ئەمەش بە هەمان شێوە شوێنێکی ترەکە ڕازانەوەی بۆ کراوە ئەگەر باسێکمان لەمە بۆ بکەیت ئەمە کە ڕازانەوەکەتان بۆ کتۆ زیاتر بۆ کەی گونجاوە بۆ چ کاتێک گونجاوە کە لەرەیە دابنیشی ئەم بەشەمان نزیکە لە مەتبەخەکەوانێ بۆیە لێرە وەکو بڵێ بەکارمان هێناتەوە بۆ شوێنێکی حەوانەوە زۆر لامانگرنکە کە بەیانیان هەڵەسین لە خەولەویە چایەک بخۆینەوە یان کوپێ قاوە بەدەم گوێگرتن لە دەمی ئەو تەیرانە جا بەیانیان ئێرەوانێ چکە باخێکە چۆلە پەوشت زۆر ئەنیشێتەوە پێوەتەنی جریوی چۆلەکە زۆر هات ئەتەکاتەوانە هەمان شێوە هەنێک کات کە ئەگەر بەشێکی ئاوات هەبێ لە ماڵەکەەوە نزیک بێ لە مەتبەخەوانێ سوودێکی تری هەیە کە خانمان تەنها ئەوە نییە چێش ببینین هەر لە چێش لێنانەکە بەتەنیا لە کاتی کاری ناوماڵ کاری ناوماڵ یەتە دەرەوانێ لێرە تۆزە پشوویەک هەیە هەناسەیەکی تر هەڵ ئەمژێت بۆیە زۆر هەستێکی ئارامشێکی زۆر باشە بێگومان کارتونەکان بەردەوام خوان زۆر هیلاکەکەن بە کاری ناوماڵ بە چێش لێنان وەک ئاماژە تێدا ئەمە ئەم بەشە باسمان لەوە بۆ ئۆکاکە کەمێکیش گرنگی بە خۆت بدەیت کەمێک بەزەی بە خۆت ئابێتەوە لە پاش ئەو ماندووبوونا چاک لێرا خۆیتەوە زۆر باشە ئەمە بەشی ئەم بەشە ناوی بەشی خۆشویستنە کە زۆر گرنگە لە هەموو ماڵەکە هەبێت ڕاستە بێگومان وایە اینجا ئەگەر باسێک لە ئەم بابەتانە بکەین کە لێرادانراوە زیاتر بابەتەکان تۆزێک کلاسیکن تۆزێک بۆ ئەو ڕووە زیاتر ئەڕواتەوە کە باسێکمان لەمانە بکوێت چۆن چۆنی ڕێخستنی بۆ کراوە چۆن چۆنی ئەم پاچانە بەیەکەوە گونجاندنی بۆ بکەین کە لە ماڵەکانمانە هەبێت طبعاً بە هەمان شێوە کە ڕنگ زۆر گرنگە لەم بەشەشە ڕەنگی پیرۆزەیەکی سەوزباڵمان بەکارهێناوە و لەگەڵ کۆمەڵێک ئەلوانی خەنەیە بە چەند تۆنێکی جیاواز خۆی لە خۆی ئەم ڕەنانە ڕەنی گەرمن و لە عینی کاتە هادەئیشن بێ لەوەش لە ئایتمەکانمانە ڤنتیجی پێوە دیارە ویستمانە جیاواز بێت لە پارچەکانی تری باخەکەمان هەر بۆیەش لەمسەیەکی جیاوازمان پێ تەچێکی جیاواز کە بەشێکی دەرگایەکی کۆنی قەیمیە وەک بڵێیت بەشێکیان لامپێکە کە لەمسەیەکی مۆدێرن و لە هەمان کاتە ڤنتیجی یاوەتێ تێکەڵێکی پێوەیە و کە ئەمەش خۆی لە خۆیە لە کاتی ماندوێتیاکەی لەویادا ئەنیشی ئەمانە هەموو وەکو پارچێ لە لەوحە هەستێکی ئارام تەیاتێ لە ئەخیریشە ئەمانجی دیزاینەوەیە کە تۆ هەستێکی ئارام وەرگریت بۆیە هەموو ئەم ئەلوانانەمان تێکەڵ کردووە جا ئەتوانین سوودێکی تریش لەم بەشە ببینی کە ڕازانەوەتان بۆ کردووە ئێستا ئەوش ئەوەیە کە لە کاتی بارانباریشە ئەتوانی بەبێ کێشەلێ ڕادانیشی قاوەکە دانی چاکە دانیت و بەجار نیمەنیمەی بارانەکانەوە کەمێک ئارامی بە خۆت ببەخشیت زۆر ڕاستە هاوڕام لەگەڵتە بە تایبەت چونکە ئەم شوێنەمان سەقفێکی هەیە بۆیە زۆر بە ئاسانیە توانی بۆ کۆتاییەکانی پاییزیش بەکاریبین تەنانەت لە زستانیشە تەنها ئەوەیە دەکۆیشنەکە فەرقە کات کەمێک خۆشترێکە کە لەمسەیەکی زستانی پێبێ لەو کاتەیە بەڵام وەکو کۆتایی پاییز دەتوانیت بنمونە ئاگرێکی بچووک لێرا بکەیتەوانێکە زۆر شت هەیە ئێستا کە بتوانی بەکاری بێنی بۆ خۆ گەرمکردنەوە و باران لە بەرجەم تا ئەبارێت و زۆر کەشێکی سەرماونیە دانیشتویت و بەڵێ زۆر ڕاست بێگومان مۆمیشە بینین لەگەڵ دیکۆرەکەی کە ڕازانوتەوە مۆم لە تەواوی بەشەکانە بوونی هەبوو چۆن چۆنی ئاگامان لەوە بێت کە مۆم چۆن چۆنی بەکار بهێنین بە تایبەت مۆم بەردەوام ئەزانین کە
بێجگەلەوەی کە ئارامکەرەوەی کە سەیری ئەەکەی گەرمیەکی شەپێ ئەبەخشە لە وەرزە ساتەکانە چۆنی ئاگامان لەوە بێ کە چۆن بەکاری بهێنی. ئەژینگیان ئەگەر زانستیانە باسی مۆم بکەم مۆم چونکە ئاگرە ئەو ئاگر دوو توخمن کە لە سروشتا هەن بۆیە هەردووکیان بە ڕێژەی خۆی ئارامیە بە مرۆڤ. ڕێژەی مۆمیش کە بە بڕێکی زۆر کەمە لە ئاگر بۆیە هەستێکی گەرم و گوڕیت ئەیاتەیە هەستێکی ئاات هەستێکی سۆست هەیاتەیە بۆیە لە هەموو کاتێکە مۆم زۆر جوانە بە تایبەت کە بەرە فێنکی و سەرمان بڕۆی چونکە زیاترێک مۆم گەرم تەکاتەوانێ بۆی لە وەرزانەیە زۆر جوانترێکە هەبێت وەک لە بە بەراورد بووی کە لە هاوی ناهبێت چکە بەردەوام خۆمان گەرمامانە نامانەوێ توخمەیەکی گەرمتر ببینین. بەڵێ. بێگومان هەنێ جارش حەزەکەین کە لە وەرزی سەرماشە یانێکی بەیانی خۆش لە کەشێکی کراوە لە دەرەوە لە باخەکەمانە بخۆین. شوێنێکی دیاریکراو هەیە ئەمڕۆ ئامادەست کردبێ بۆمان نانێکی بەیانی خۆش لەو شوێنە بخورێ. بەدڵنیایە ئەژینگیان فەرموون. ئەم بە ششمان کە ئەتوانین سوودی لێ ببینین وەکو نانی بەیانی بەکاری بین لە هەمان کاتیشە ئەگەر ئێوارەیەکی سارد بوو پێ خۆش بوو باربیکیوت هەبێت ئەندامانی خێزانەکەش کەم بوون ئەتوان سوود لەم شوێنە ببینن. زۆر باشکاتە بۆ کەشێکی سەرماش بێگومان لە کەشی سەرماشە برژاوش خۆشە حەزان لە برژاو هەیە ئەمە ئەتوانین بۆ ئەم بابەتەش لەگەڵ نانی بەیانی سوودی لێ ببین. دەستە خۆش بێت ئەمڕۆ من زۆر خۆشحاڵ بووم کە تۆمان لەگەڵ بوو کاتمان گرتی سپاس بۆ ئەوی کە ئەم لەم شوێنە جوانە بەم شێوازە جوانە دیکۆڕیشنێکی جوانە بۆ کردە بۆ هەروە کە بەڵێ زانیاری باشیشە بە ئێمەدا حەزەکەم دواوتەی خۆت ئەگەر قسەیەک هەبێ قسەیەک مابێ پێشکەش بە ئێمە بەبینەرەکانی بکەی. زۆر بەخێراتتانەکەم تاوان گەورەتان کردین پێم خۆشە لێرەوە سپاسی دایک و باوکی هاوسەرەکەم بکەم کە بە جوانترین شێوە ئەم باخیان چەند ساڵە خزمەت کردووە تا سیمەیەکی بەم جۆرە جوانی یا بەگەڕەکەکەش کە منیش بتوانم بەم جۆرە دیزایانی جوانی تیا پێشکەشکەم بە بینەران. هەروەها پێم خۆش بوو کە ئەمڕۆ پیشانماننا لە باخێکی لەم جۆرەیە کە ئەتوانی هەر سوود چوپەنایەکی بە جۆرێک پۆزیتەوانەیە سوودی لێ ببینیت کە بۆ چەند ئامانجێکی جیاواز بەکاری بێنیت هەر یەکە بە جۆرێک حەوانەوەیت یا بەکاربێنی بنمونە لە هەمان کاتیشە ئێمە سوودمان لەوە بینی کە پیشانی بینەرانی بین هەر پارچەیەکیشیان ئەگەر ماڵەکەشی بچووک بێت بەم جۆرە گەورە نەبێت هەر بەشێکی ئەتوانێت بەم شێوەیە دیزاین و دەکۆڕیشنی بۆ بکە لە باخچەکەی خۆیان.